ئەوەی کەوا تۆ دەڵی پێشێلکردنی مافی خەڵک و خاکە و زوڵمە ستەمە لە هەموو دانیشتوانی ئەم وڵاتە ئەبێت چەسپا بێ لە ڕووی شەریعەتەوە کە منکەڕە کە ناشەرعیە کە ناڕەوایە کە ستەمە و لە ڕووی یاساوە یاسا پسپۆڕانی ئەو بوارە چەسپاند بێتیان کە ئەمە زەرەر بە مافی گشتی دەگەیەنێ نەک عەرزمکردن ئارەزوەکانی من و تۆ حەزەکانمان ئەگەر ئەو کاتە وا بێ هەر کەسە حەزی لە شتێکە و دژی شتێکە هیچ شتێک سەر ناگرێ بەڵام ڕەئە واتە بە چاوی خۆت بینیت نەک بڵێ وەڵا بیستم وەڵا وا دەڵێن یان وتیان ئەو وتیانە وا دەڵێن و ئەوانە مافی ئەوەت پێناداتەوە دەنگی ناڕەزایی بەرزکەیتەوە ئەبێ بە چاوەکانی خۆت بینی بێتت یان نوێنەرانی گەل لە ئەنجومەنی پارێزگا و شارەوانی و پەرلەمان خۆیان بە دوواداچوونیان بۆ کرد بێ و بینی بێتیان و بەڵگەی یاساییان بەدەستەوە بێ بەڵگەی قەتعیان بەدەستەوە بێ کە ئەم کارە ناشەرعیە ئەم نایاساییە ئەم ستەمە دەکرێت ئەو کاتە فەلیوغەیڕه ئەو کاتە دەبێت تۆ بیگۆڕی جاسەیری فەرموودە زیێڕینەکانی پێغەمبەرکەن صلی الله عليه وسلم گۆڕین لە خراپەوە بۆ چاکەیە نەک خوا نەخواستە لە ئەنجامی ئەو گۆڕینەی کە تۆ داوای گۆڕینی دەکەی خراپەکە خراپتر ببێ ئەو کاتە هەر دەستی لێ نەدەی باشترە بەڵام فەلیوغەیڕه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەنگ بەرزکردنەوەی تۆ بێدەنگ نەبوونت بوونی هەڵوێستت ئەو مەرجەیە فەلیوغەیڕه دڵنیابی کە دەیگۆڕی لە خراپەوە بۆ چاک بیەدی بەدەست بیکرێ ئەو کەسانی کە دەسەڵاتی سیاسیان هەیە ئەو کەسانی دەسەڵاتی ئیداریان هەیە دەتوانن لە ڕێی یاسادەرکردنەوە لە ڕێی دەستگاکانی جێبەجێکردنی پۆلیس و ئاسایشەوە دەستی خراپەکار بگرن فەئین لەم تەستەتیع جەنابەت هیچ نەدەتوانی بەدەست من وەکو زانایەکی ئاینی مامۆستایەکی ئاینی ناتوانم بەدەست بچم دەستی خەڵک بگرم فەبیلیسانی بە زمان بیگۆڕە یعنی بە زمان بیگۆڕە بە زمان ژوێن مەدە ئێمە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم باوەکو خۆی حاڵی بن ئەم گۆڕانکاریە فەبیلیسانی یعنی هەوڵ بدە بە نوسح و نەسیحەت ئەینا تۆ کابرای خراپەکار گوێنی پێ بدەی ئەوەندەی تر ئینکار دەبێ نابە پێچەوانەوە زمانێکی نەرم زمانی ئامۆژگاری بەڵگەی عەقڵی و نەقڵی بەڵگەی زانستی و ژیربێژی مەنتیق بەکاری بێنە لەگەڵیدا پێی بسەلمێنە قەناعەتی پێ بکە بیر و ڕای بگۆڕە لەسەر ئەوەی کە ئەم کارە ناڕەوایە نایاساییە ناشەرعیە عیبداری لای خەڵک دەبی گونەهباری لای خوای پەروەردگار دەبی ستەمە لە خۆت لە چوادەورت لە هاوڵاتیان لە نەوەکانی داهاتوت ئەمە بە زمان ئاوا نەک بە زمان وەڵا هەڵوێستم دەبێت چی گوێنی ناشیر نەدەیدەم ئەوە هیچ بەهیچ نەکرد گۆڕانکاری نەکرد خراپت خراپتر کرد فەئین لەم تەستەطیع زمانی شت نەبوو تۆ مامۆستای ئاینی سەر مینبەر نەبووی ڕۆژنامەنووس نەبووی ڕاگەیاندکار نەبووی ئەندامی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی نەبووی بۆ بەگژاچوونەوەی گەندەڵی و خراپی وڵات هیچت پێ نەدەکرا فەبیقەلبی بەدڵ ئینکاری ئەمە بکات جا ئەم بەدڵەش کەم نییە ئەم بەدڵە بۆ خۆی زۆرە چونکە ئەو کاتێک کە بەدڵ لەگەڵ ڕقل لە شتێک بوو بە زمانیش بەڵێ بۆ ناکەی هەندێک خەڵک وا ئەزان ئەوەی کە پیامبەر صلی الله علیه و سلم وەذالک ئەضعف الئیمان ئەوە بەس دڵەکە دەگرێتەوە نەخێر ئەو کەسەی بەدڵیش ئینکار نەکا ئەوە بە حاڵ تروسکای ئیمانی ماوە بەدڵەکە بۆ هەندێک خەڵکی هاوڵاتی وڵاتەکەمان هەر زۆرە چونکە تۆ کە بەدڵ ڕقل لە خراپە بوو ڕقل لە یاساشکێنی بوو ڕقل لە بێشێرکردنی حکمە شەرعیەکان بوو ڕقت لەوە بوو بوغزاندت کەوا ئەم کارە ناڕەوایە زەرەری گشتی تێدایە ئەو کاتە بە زمان تەئیدی ناکەی بەدەست چەپڵەی بۆ لێ نادەی وتافی بۆ ناکێشی دەنگی پێ نادەی پشتیوانی لێ ناکەی ئەمە هەموو بەرهەمی دڵە کەواتە بە کورتی و پوختی ئەوەیە لە کاتێکە یا شتێک پێشێلکاریە بەرامبەر بە خاک و وڵات و نیشتیمانمان و زەرەری هەمووانمانی تێدایە پێویستە بە هەڵوێست بین ئەو کار بەدەستانەی کە فیرعەونین ئەوانە بەتایبەت ئەوانی کە دەسەڵاتیان هەیە پارەیان بەدەستەوەیە حکمڕانی وڵاتیان بەدەستەوەیە ئەگەر دادپەروەر نەبن ئەگەر عادل نەبن ئەگەر خاکی خۆیان خۆش نەوێ ئەگەر گەلی خۆیان خۆش نەوێ ئەگەر وەفادار نەبن بۆ ئەو گەلەی کە متمانەی پێداون و جڵەوی دەسەڵاتی داوەتە دەستیان واللهی ئەوەندە پیس دەبنە فیرعەون ئەو کاتە بەهۆی خیانەت لە ماڵی خەڵک خیانەت لە دەنگی خەڵک خیانەت لە متمانەی خەڵک خیانەت لەو خاکەی کە ئەمان خوای گەورە
کردوونی بە حکومڕان تێدا بەهۆی دەنگی گەلەوە پاک نەبوون ئەو کاتە دڵنیا بن خوای گەورەیە هێندە بە پیسی سەیریان دەکە هیدایەتیان نادا. خوای گەورە لە قورئانی پڕبەرەکەت و بەخشا دەفەرمی ئێمە لە مانگی قورئانن هەر جارە شیکاری دەخینە سەر ئاەتێک إن الله لا يهدي القوم الظالمين. دڵنیا بن ئەی خەڵکینە، دڵنیا بنەوە لەوەی خوای گەورە قەومی زاڵم و ستەمکار هیدایەت نادا. قەوم واتە دەسەڵاتداری سەرۆک بۆ خۆی، وەزیرەکانی، ڕاوێژکارەکانی، دام و دەستگاکەی خوا هیدایەتی هیچیان نادا.